ئومێد سڵاو لێبێ ئایا تا ئێستا کۆبوونەتەوە ئەو لیژنانە و کۆبوونەوە کەشیان لەسەر چییە؟ بەڵێ تەفگەر سڵاو لە تۆش وا دیارە دوایەوەی کە پەرلەمانی عێراق لە پشووی جژنی قوربان بووەوە لە ئێستادا تاوتوی بەشێک لە پرسە گرنگەکان کە لە ماوەی ڕابردوودا نەیتوانیوە بیکاتە بواری جێبەجێکردنەوە ئەمڕۆ لیژنەکان و دایانەوێت دوای ئەم پشووە زۆرێک لەو پرسە گرنگانەی کە پێش جژنی قوربان هەیان بوو لە دوای جژن بیکەنە بواری جێبەجێکردنەوە کە گرنگترینیان پرسی نەخۆشی کۆلێرایە کە لە ماوەی ناو جژن و پێش جژنیش بە چەند ڕۆژێک ئەو نەخۆشیە لە بەغدا و لە ناوڕاست و لە باشووری عێراق بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی بەرچاو ئەمەوێ بڵێم کام ڕۆ لیژنەکانی پەرلەمان سەرجەم لیژنەکانی پەرلەمان سەرجەمیان لە کۆبوونەوەدان گرنگترینە و لیژنانی کە ئەمڕۆ کۆبوونەوەکەن لیژنەی تەندروستیە لە پەرلەمانی عێراق لەسەر نەخۆشی کولێرەوە دیارە تەفگەر دانیشتەکەی دوێنێش ئەو بابەتە تاوتوێکرا لە ناو بینای پەرلەمان بۆی کە بتوان کۆنتڕۆڵی ئەو نەخۆشیە بکەن و بەپێی دواییندا زانیاری کە لیژنەکە بەیەمەی داوە نەخۆشیەکە لەسەر ئاستی عێراق بە شێوەیەکی گشتی نزیکەی 423 حاڵەت تۆمار کراوە لە هەندێکیان گیان لە دەستداوە و هەندێکیان تا ئێستا لەژێر چاودێری وردی نەخۆشخانەکانە نەمەوێ بڵم تەفگەرم پرسە یەکێک لەو پرسە گرنگانی کە ئەمڕۆ لیژنەی تەندروستی تاوتوی ئەکا بۆی بتوانن ڕێگە چارێک بدۆزنەوە بۆ ڕێگەگرتن لەو نەخۆشیە یەکێک لەو پرسە گرنگانی دیکەش کە وا بڕیارە لەبارەیەوە قسە بکرێت ئەویش بانگێشکردنی وەزیری بەرگری عێراقە ئەمەوێ بڵم تەفگەر لە ماوەی ڕابردوودا ئیمزا کۆکرایەوە بۆ لێکۆڵنەوە لە وەزیری بەرگری عێراق خالد العوبەیدی یەکێک لە ئەندام پەرلەمانەکانی دەوڵەتی یاسا هەسا بە کۆکردنەوەی ئیمزایانەوە وا بڕیار بوو لە دوای جژن واتە سبەینێ ڕاستەوخۆ ئەو وەزیرە بانگێش بکرێ بەڵام دواخرا بۆ سێ مانگی داهاتوو ئەو وەزیرە دێتە بینای پەرلەمان بۆ لێکۆڵنەوە سەر زۆر لەو پرسە گرنگانە بەپێی وتەی حەنان فەتلاوی بێکەیشێک ئەو ئەندام پەرلەمانەیە کە ئیمزای لە سەر خالد العوبەیدی کۆ کردوێتەوە ئەوەیە کە ئەو وەزیرە تێوەگلاوە بە چەند سەفەقەیەکی گەندەڵی چەند گرێبەسێکی چەک و لێپرسنەوەش لەسەر تاخیربوونی کۆنتڕۆڵکردنەوەی پارێزگای ئەمبار یەکێک لە پرسە گرنگەکانی دیکەی شەوەیە ئەم تەقینەوەی دوای شاری بەغدا و ناوچەکانی دیکەی عێراقەمەوە بڵێم تەفگەرێکێکە لەو پرسە گرنگانی کە لیژنەی من و بەرگری سەرقال کردووە بەخۆیەوە ئەوی شەوەیە کە هەوڵەدەن وەزارەتی ناوخۆ وەزیری ناوخۆ بانگێشی لیژنەکەیان بکەن بۆی بتوانن لێکۆڵنەوەی لێ بکەن لەسەر ئەو تەقینەوە بەردەوامانی کە لە شاری بەغدا ڕوو ئەدەن ئەمەوێ بڵێم تەفگەر سەرجەم ئەو لایەنە سیاسیانی کە لە ئێستادا لە بینای پەرلەمانی عێراقن بەسێ پرسی گرنگەوە سەرقال نێشێک لەو پرسانەکەەوە کاماژەم پێکرد پرسی نەخۆشی کۆلێرەیە و دووەم پرسی کۆنتڕۆڵکردنەوەی پارێزگای ئەمبارە بۆ پێی کە ماوەیەکی زۆری خایەن و پرسی سێمیش بانگێشکردنی حەیدرعابادیە کە پێش جەژنوا بڕیار بوو حەیدرعابادی بێتە بینای پەرلەمان بەڵام پەرلەمانی عێراق بە شێوەیەکی گشتی سەرکەوتوو نەبوو لە هاتنی ئەو سەرۆک وەزیرانی عێراق حەیدرعابادی بۆیە دەیانەوێت لە دوای پشووی جەژنی قوربان واتە لەم ڕۆبەدواوە لە ڕۆژێک لە یاخود ڕۆژێک تەرخانکەن بۆ بانگێشکردنی حەیدرعابادی بەڵام ئەوێ بڵێم تا ئێستا ڕوونیە حەیدرعابادی کەی دێ یاخود ئەساسەن دێت یان نایەت ئەو پرسەی کە گرنگە لێرەوەیە کە سونەکان زۆر بە شێوەیەکی بەرچاو سوورن لەسەرەوەی کە حەیدرعابادی بێتە بینای پەرلەمان بۆ پێیکە بە وتەی خۆیان بێت زۆرێک لەو پرسیارە گرنگانەی کە لە ماوەی ڕابردوودا یاخود زۆر لەو بەڵێنانی کە حەیدرعابادی داوەتی بەلایانی سونی تا ئێستا جێبەجێ نەکراوە گرنگترینشیان پاسانی نیشتیمانیە و یەکێک لەو پرسە گرنگانەی دیکەش کە حەیدرعابادی وا بڕیارە بانگێش بکرێت بۆ پەرلەمان کە ئەمەیان لایەنی شیعە داوایەکات و سوورە لەسەرەوەی کە حەیدرعابادی بێتەوەش کۆچی بە کۆمەڵی ئەو ڕێژە زۆری گەنجانە لە ناوڕاست و باشووری عێراق و گرنگترینشیان لە چوارچێوەی حەشدی شعبیە چەکدارێکی زۆر چوونەتە دەرەوەی وڵات بۆیە ئەم پرسانەواکن کە لایەنی شیعە و سونە سوور بن لەسەوەی کە حەیدرعابادی بێنە پەرلەمانی عێراق ئەمەوێ بڵێم تەفگەر لە ئێستادا چەند لیژنەیەک دەستی بە کۆبوونەوە کردووە و ئەو لیژنە گرنگانەی کە وا بڕیارە کۆ ببنەوە کە لیژنەی ئەمن و بەرگری و لیژنەی تەندروستی و لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە و لیژنەی دارایی و زۆرێک لە لیژنەکانی دیکە وا بڕیارە کاتژمێری 11 کۆ ببنەوە بەڵام ئەو لیژنەکانی مافی مرۆڤ و چەند لیژنەیەکی دیکە لە ئێستادا لەناو کۆبوونەوەدان بەڵێ تەفگەر سپاس بۆ زانیاریەکان هەوڵەدەی نەگەشتەکانی داهاتووترا بگەڕێنەوە لات سپاس بۆ بەرپرسی نووسینگەیان ئارتی لە بەغدا.